Il me permet de parcourir le monde. Normalement, ce sont dans des salles de concert. ڕێگەم پێدەدات سەفەر بکەم بەناو جیهاندا زۆربەی کاتەکان لە هۆڵی ئاهەنگی مۆسیقا و کۆنسرتەکاندایە بەڵام ئیتر ئەمە هەموو شتێک بوو من دەبوایە شتی تردا بهێنم لە ئێستادا ئەو لەگەڵ مندایە بۆ ئەم مۆزەخانەیە و ئەو بەشێکە لە مێژوی مرۆڤایەتی بۆ من وەک مۆنالیزا بەڕاستی ئەوە بۆ من شکۆمەندیە Donc Chaumet, il a aussi été joué par un corbeau. هەروەها ژەنیاری چەلۆژەنی مەزن ستیڤن ئێزەرلیس ئیمانوێل فیورمان لە سەرەتای سەدەی 20دا چەلۆیان دەژەنی کە ژەنیارێکی جوولەکەی ئەمریکایی زۆر ناسراوە بۆیە ئەم چەلۆیە هەڵگری ڕۆحی سەرجەم مۆسیقارە مەزنەکانە کە من گوێم لە مۆسیقاکانیان گرتووە هەڵگری ئەو گەوهرە ڕۆحیەش بوون بۆ ئەو کەسانێک کە گوێشیان لێگرتووە کەواتە هەروەها زۆر کاریگەرە بیبەیتە دەرەوە لەسەر ئەم تارمایە ئەو مۆسیقایە بژەنیت و وای لێ بکەیت بەردەوام بێت و ئەو دەنگ و جوانیە بپارێزێت Je crois profondément que la beauté sauvera le monde et qu'aujourd'hui c'est... من بەقوڵی باوەڕم وایە کە جوانی جیهان ڕزگار دەکات و ئەمڕۆ بووەتە خواردنێکی بنەڕەتی لە ڕاستیدا خۆراکی ڕۆحە زۆر زیاترە لە تەنها کات بەسەربردن وەک چۆن سەیری زنجیرەیەک دەکەیت لە نێتفلێکس ڕەنگە کە چێژی لێ ببینیت بەڵام ئەو خواردنە ڕۆحیەی کە لە مۆزەخانەیەکدا هەیە کاتێک گوێبیستی ژەنینی میوزیک ژەنێک دەبیت لە ڕاستیدا وەرگرتنی جوانی ئەوەیە کە ئێمە دەهێڵێتەوە لە ڕاستیدا لە سەختترین چرکە ساددا دەمان هێڵێتەوە La Malaisie et j'imagine voilà tous ces gens qui ont des cultures, des vies différentes. سەبارەت بەو نامانێک کە لە هەموو جیهانەوە پێم گەیشتون من خەیاڵم بۆ هەموو ئەو کەسانە دەچێت کە کلتورێکی جیاوازیان هەیە ژیانێکی جیاوازیان هەیە بەڵام پاریس کاری باش دەکات هەموو ئەو فەرهەنگەی ئێمە هیوا ئومێد دەبەخشێت چونکە ئەمە ئەو شتەیە کە چەندین سەدە پێش ئێستا دروست کراوە هەندێک کات بەردەوام دەبێت لە درەوشانەوە و هێنانی ڕووناکی